وەکو لە سەرەتاشدا ئاماژەمان پێدا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا چوارەمین سمپۆزیۆمی سلێمانی بەڕێوە چوو کە تیایدا نزیکەی 34 پیکەرساز و وێنەکێش تێدا بەشدار بوون. دیارەکارەکان جیاواز بوون خۆیان لە شێوەکاری و وێنەکێشان و پیکەرسازیدا دەبینیەوە و ڕاستەوخۆش لەوێ خەریکی بوون. جیاواز لەوە تەنها کورد بەشدار نەبوو تێیدا و چەند نەتەوەیەکی جیاواز تێدا بەشدار بێمە دەپرسین کێنە و نەتەوانە بەشدار بوون و لە کەیەوە دەست پێ کردەوە تاوەکو کەی بەردەوام دەبێ و ڕێژەی سەردانیکەران چۆن بووە و چۆن پێشوازیان لێ کردووە. بۆ مەبەستەش میوانداری دکتۆر بەیانمانیمان کردووە کە هونەرمەند و پیکەرسازەوە یەکێک بووە لە بەشداربوانی چوارەمین سمپۆزیۆمی سلێمانی. سڵاو لێبێ و بەیانیت باش دکتۆر. دەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەم ئامانجی ئەم سمپۆزیۆمە چی بوو؟ بەیانتان باش. ئامانج لەم سمپۆزیۆمە زیاتر ناساندنی کللتوری گەلانە بە یەکتری. هەر بۆیە چەند هونەرمەندێک هاتوون لە دەروێ وڵات نزیکی 10 وڵات لەگەڵ هونەرمەندان ئێرە لە کوردستان لە سلێمانی لە ناو کارگەی جگەرە کە شوێنێکی وەتە شوێنێکی کەلتوری ئەلەوە شوێنە هونەرمەندەکان بەیەکەوە ئیشەکەن. زۆر باشە دکتۆر، ینی ئەو کەسانی کە سەردانتانەکەن یان کارەکانە بینن چکە کارەکان کاری گەرمن ڕاستە خۆ لەوێ کارەکانەکرێ چۆنە ینی هەستیان چۆنە بەدەمەوە هاتنیان بۆ کارەکانیەوە چۆنە پێشوازیکردنیە لەو کارانە چۆنەکە ئێوە لەوێ یکەن ڕاستەوە خۆ؟ بەڵێ بۆ زاناری بەڕێستان و بینەرانی بەڕێز لێرە ئیشەکان ئەکرێت خەڵکێکی زۆر کەم دێت مەسەن کەسێک نزیک بێت لە هونەرمەندەکان یا لە کەسەکان کە لێرە ئیشەکەن بەشێکی گشتی لێ سەردانەکەن چکە لێرە هونەرمەندەکان بەیەکەوە ئیش ئەکەن دوایی لە 20 مانگ لە هۆڵی نیشتمانی کە بەنە ئەم نسوورەکە ناسراوە ئەلوێن نمایشەکرێت کارەکان یای پیشانگەکە لەوێ ئەبێت لێرە بەس شوێنی کارکردنەکەی هونەرمەندەکان لێرە کارەکەن بەیەکەوە بۆ وەکو ئاگاداربوون لە شێوازی کارکردنی یەکتری و گفتوگۆکردن لەگەڵ یەکتریە و لەگەڵ هونەرمەندانی کوردستان و هونەرمەندانی دیکە لە سوید و لە لوبنان و لە قەتەر و لە بەریتانی و هەنی وڵاتی ترەوە هاتوون لێرە تقریبن نزیکی 5 ڕۆژ بۆ 6 ڕۆژ ئیشەکەن بەیەکەوە لێرە دوای ئەوە ئیشەکان کۆکرێتەوە نمایشەکرێت لە گەلەری نیشتمانی. دکتۆر وەکو خۆش ئاماژە و پێدا هونەرمەندان جیاوازن و هەرێکە و لە وڵاتێکەوە هاتوون. ئامانجتان لە پێکەوەبوونی ئەم وڵاتانە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ خۆی لەوا بینێتەوە ئەم سمپۆزیۆم لە زۆر وڵاتان دەکرێت بۆ ئاشنابوونی هونەرمەندان بەیەکتری و بە ئاشنابوونی کەلتوری وڵاتان بەیەکتری و بە ئاشنابوونی هونەری وڵاتان بەیەکتری و لە نزیک ناسین یەکتری و بینینی هونەرەکان و هەروەها بەڕاستەوە خۆی ئیشکردن لەگەڵ یەکتریە ئەمە هەمووی ینی سوودی خۆی ئەبێت کە ئێمە پێشتر هەموو ئاگادان کە وڵاتێکی داخراوە بریسە وڵاتان بە شێوەی گشتین کراوەیە بە ڕووی یەکتریە بۆیە ئەم جۆرە سمپۆزیۆمانە ئەم جۆرە کارکردن بە گارێکی باش ێزانم بۆ زیاتر ناسینی کەلتوری یەکتری. زۆر باشە تا چەند گرنگە کە لە نزیکەوە هونەرمەندانی وکو ئێوە لە نزیکەوە کارەکانی یەکتریە بینەوە هونەرمەندانی کە لە دەرەوە هاتون و لەوێ کارەکانەکەن تا چەند ئەمە گرنگە؟ خۆی گرنگیەکەی لەوایە ئێمە مەسەن حتا هونەرمەندانی ئێرەش کەم برادرم بە چەند ساڵ ئیشەکە نەبی لە نزیک و ئیشکە بەسەن دەست و پەنجە چۆن بەکارێن تو چۆن ئیشەکات وانە هەروەها ئەوش وانێ بینی نەبینی بێت ئجا ئێمە ئەوانی دەرەوە کەیان بین مەسەن لەبەر چاوانمان ئیشەکەن مەسەن ئەوە ئێمەش لەبەر چاوان ئیشەکەین ئەمە خۆی بۆ خۆی جاری وای حیوارەکرێ مەسەرەن لە ئیش و لە بەکارهێنانی مواد و مەتریال ئەوانی کە بە کار دێ بۆ پەیکەر و بۆ بەندەری تابلۆ ئەوانە ڕاستەخۆی یەکتری ئەبینی دەست و پەنجە یەکتری ئەبینی و حیوارەکرێ مەسەرەن گفتوگۆ ئەکرێت تێگەشتێکی زیاتر ئەبێت و خاڵێکی تر بۆ جەماوەر زۆر بەگرنگ ێزانم کە بێنەوە پیشانگای ببینن کە مەسەن هونەرمەندانی سوید چۆن ئیشیان کرد مەسەن بەریتانیەکان چۆن ئیشیان کرد و قەتەرەکان چۆن ئیشیان کرد و تابلۆکانیان چۆنە بەراوردی دروستە بێ لەبێ هونەرمەندانی کوردستان و لە بینی ئەوانە ئایا ئەوە هونەرمەندانی خۆمان چۆن نەبینن هونەران چۆن نەبینن بۆ بینەریش کە من حەزەکەم تا بتوان ئامادە بن لەوێ بۆ ئەوەی ئەوانیش ئاشنا بن بۆی کە ئێمە ئیشەکانمە چۆن ئیشەکان براوردکاریەک دروست بکرێت ئێستا هونەر لە چ ئاسیەکە ئێمە لە گەیشتنەوە ئاستانە یا ئەوان چۆنی بەتەن هونەری کوردستانیان بینیوە ئەوان هەموو تێگەشتنی بۆ بینەر بە تەسەوەری من شتێکی تازەیە و باش ێزانم کە بینەرەش بێن جگە لە هونەرمەندان.
دکتۆرە کودەزین ئەمە چارەمین سمپۆزیۆمی سلێمانیە بەڕێوە دەچێت و لە ماوەی ساڵان ڕابردوودا سێجا بەڕێوە چووە بۆ ئەم ساڵ لە چاو ساڵانی ڕابردوودا چۆن پێشوازی لێکراوە ئایا جیاوازیەکی هەبووە؟ من دەنگە زۆر کەم گوێم لێ و کەمی تێگەیشتم دکتۆر دەمەوێت ئەوە بڵێم کە وەکو دەزین ئەمە چوارەم سمپۆزیۆمی سلێمانیە بەڕێوە دەچێت و لە ماوەی ساڵانی ڕابردوودا سێجا بەڕێوە چووە دەمەوێت بۆ ئەوە بزانم بۆ ئەم ساڵ جیاوازی هەبووە لەگەڵ ساڵانی پێشووتردا لە ڕووی بەدەمەواتنی هونەرمەندان و بەشداریکردنیانەوە؟ بەڵێ بەڵێ بەدەنگ هاتنی هونەرمەندانوانی کە بانگەش کراون بە شێوکی گشتی هاتوون و بۆ ئەوانی تر ینی من لەوانی تر بەشدار نەبم ڕاستی ناتوانم مەسەن بڵێم چه براوردکاریەکە لە نێوان ئەم هونەرمەندانە و ئەو هونەرمەندەکە پێشیان ئەم سمپۆزیۆمی چوارەم و لەگەڵ سێم و دووەم و یەکەمە چکە پێشتر من ئیشەکانم بینیوە بەڵام لە کاتی ئیشکردنەکە من لێرە نەبووم و بەشدار نەبووم بە ئەو سمپۆزیۆمانی تر. زۆر باشە دکتۆرە گەر کارێک تۆ ئەمڕۆ خەریکی چی لەوێ چ کارێکەکەی ینی ئەو کارە هونەریکە ئەیکەی پێمان خۆشە بیبین ئەگەر ئاسایی بێ. گوێم لێ نییە ببوورە. بەڵێ دکتۆر وتم خەریکی چ کارێکی سەپەیکەرێک لای بەڕستەوە من ئەبینم خەریکی چ کارێکی هونەری ئەمڕۆ لەوێ پێمان خۆشە کارەکەت ببینی دیارە دەنگی من باشی ناگەیان دەنگی دەنگەکە نزمە لای دکتۆر دکتۆر پرسیارەکە دووبارە ئەکەمەوە گوێ لە دەنگی منە ئێستا زۆر کەم باشە کاری هونەری ئەمڕۆ تۆ سەرقاڵی چیت لەوێ ئەگەر خەریکی کارێکی ئەو کارە چییە کامەیە پێمان خۆشە پێمان پیشان بێ بیبینین ئەگەر ئاسایی بێ. من ببرە گوێم لێ نییە بەڵام وەکو منتوانەوە بڵێ بۆم کارە بەشداریم کردووە کارەکانی من وا تێگەشم لە دەنگی بەڕێز بۆ پرسیارە کرد بێت چکە بەتەواتی گوێم لێنە من بەم کارە بەشداریم کردووە و مباشرەتەن ڕاستەخۆ لێرە ئیشەکەم کردووە کارەکانی من بە شێوەکی گشتی باسی ئاسەواری کیمیایی ئەەکەم لەسەر جەستەکان و زیاتر بۆ ئیشی ئەنفال و بۆ ئیشی کیمیابارە نەکەم زیاتر گەچی کارەکە تاجە تەواو نەبووە دوایی شێوە توانەوەیەک ئەبێت و کوچۆن ئەو کاریگەری هەبوو لەسەر جەستەی مرۆڤەکان لە کاتی کیمیابارانە من لەسەرەوە زیاتر ئیشەکەم. دکتۆرە و ماتریاڵە چییە کە لەم پەیکەرەدا بەکارهێناوە؟ ئەوەی لە منەوە دیارەستەکەم مۆمە بەکارهێناوە؟ ئەگە دووبارێکیتەوە ببورم. دکتۆر ئەو ماتریاڵی کە لەم پەیکەرەدا بەکارهێناوە چ ماتریاڵێک بەکارهێناوە و بە چ ستایلەیش تێدا کردووە؟ تێناگەم دەنگکە زۆر نزمە لای من. هیوادارم هاوکارانمان بتوانن ئەو کێشەیە چارەسەر بکەن و ناوبڕێک وەردەگرین و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین.
لەم وڵاتەدا هیچ براندێکی خواردنی خێرا بوونی نییە. دەسەڵات بە بڕیار ڕێگری لە هێنە ناوەی براندە جیهانیەکان دەکات. ئەم وڵاتە کوێیە؟ بۆچی هیچ چێشخانەیەکی تایبەت بە خواردنە خێرا جیهانیەکان لە ناویدا بوونی نییە؟ بەرمۆدا ئەو وڵاتەی 50 ساڵە خواردنی خێرا ڕێگە پێنەدراوەتیدا. چێشخانەکان زۆر لەوە زیاتر بایەخیان هەیە کە تەنها بۆ خواردنی ژەمێک بەکاربهێنرێن، چونکە بەشێکن لە کەلتوری وڵاتەکە. گەشتیار و کەسە بیانیەکان بە خواردنە ناوخۆییەکانیان ئاشنا دەکەن. بەرمۆداش یەکێکە لەو وڵاتانەی کە دەیەوێت بە هەموو شێوەیە پارێزگاری لە کەلتورەکەیان بکەن. بەرمۆدا هیچ براندێکی خواردنی خێرا بوونی نییە، واتە لەم وڵاتەدا نە ستاربەکس، نە پیتزا هات، نە مەکدۆناڵز، نە بەرگر کینگ بوونیان نییە. بەهۆیەوەی 50 ساڵ پێش ئێستا لەلایەن حکومەتی وڵاتەکەوە هەموو خواردنە خێرا جیهانیەکان قەدەغەکران کە دەهێنرانە ناو وڵاتەکەوە. ئۆکاری قەدەغەکردنەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە حکومەت لەوە دەترسا چێشخانەکانی وەک ماکدۆناڵز و پیتزا هات هێندە خواستیان لەسەر بێت چیتر هاوڵاتیەکانیان گرنگی بە خواردنە ناوخۆی و کەلتوریەکان نەدەن. هەروەها ترسی ئەوەیان هەبوو کە وڵاتەکەیان لە کەلتوریەوە بۆ مۆدێرن و جەنجاڵی بڕوات. هەر لەبەر ئەو هۆکارانەش لە وڵاتەدا هیچ براندێکی جیهانی خواردنی خێرا بەدی ناکەیت، تەنها یەک KFC نەبێت. هۆکارەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کاتێک بڕیاری قەدەغەکردنەکە دراوە ئەو چێشخانەیە بوونی هەبووە. بەڵامەوەی کە زۆر سەرنجڕاکێشە ئەوەیە کە تەنها بەرمۆدە نییە کە ڕێگە بە خواردنە خێرا جیهانیەکان نادات، بەڵکو چەندین وڵاتی تر هەن. یەکێک لەوانەش ئایسلندایە. ئایسلندا هەموو لقەکانی ماکدۆناڵز ناوەکەیان بۆ میترۆ گۆڕاوە، کراوەتە براندێکی تایبەت بە وڵاتەکە، بەوە ناسراوە کە تەنها بەرهەمی ناوخۆیی تێدا بەکاردەهێنرێت. هەروەها لە بۆلیڤار ماکدۆناڵز قەدەغە کراوە و سەرجەم لقەکانی داخراون، چونکە وڵاتەکەیان پێیان باشتر بووە کە خواردنە ناوخۆیەکانی خۆیان بخۆن، گرنگیەکی ئەوتۆیان پێنەدراوە. لێرەوە بۆمان دەردەکەوێت ئەم وڵاتانە ڕقیان لە خواردنە خێراکان نییە، بەڵکو حکومەتەکەیان لەوە دەترسن کاتێک یەکێک لە براندە جیهانیەکان دەهێنرێتە ناو وڵاتەکەوە ئەوە هەموو کەلتورەکانیان لەناو دەچێت. سپاس بۆ هاوکارانمان کە توانیانێ و کێشەیە چارەسەکەین. دکتۆر ببوورە بەردەوامی لەگەڵ تا دەمەوێت بەوە لەگەڵ تا دەست پێ بکەم. باسمان لەو پەیکەرەت دەکرد کە تۆ دروست کردووە، دەمەوێت بزانم ئەو ماتریاڵ و کەرستانە چین کە لەم پەیکەرەدا بەکارهێناوە. بەڵێ ئەم مەتلێکە بەکارهێناوە مەتریاڵی مۆمە. مۆمەکەش تقریبان خۆم دروستم کردووە بۆ ئەم مەبەستە بۆ ئیشی پێکەسازی. لەبەر و ئەگونجێ لەگەڵ ئەو بیرۆکەی کە من هەمە ئەو توانە و مۆم چۆن ئەتوێتەوە، ئەو بیرۆکەی کە من هەمە جەستە ئینسانەکان چۆن ئەتوێنەوە کاتی ئەو کاریگەری و چەکی کیمیاوی لەسەر بێت، چۆن لەسەر جەستیان دەرەکەوێت. لەبەر مۆمەکە زۆر یارمەتی دەرە بۆ ئەو بیرۆکەی کە من هەمە بۆ بەرجەستەکردنی ئەم کارە هونەریە. لە کاتی نمایشکردندا دەتەوێت بە شێوەیەک نمایشی بکەیت کە هێواش هێواشەوە مۆمە دەتوێتەوە؟ لە کاتی نمایشکردنە ئیشەکە هەستەکەی جەسەدێکە و تواوەتەوە، بەڵام ئێستا ماوەتی ئیشەکە لە کاتی کارەکردن، بەڵام کاتی نمایش دەکرێت کە تۆی بینەستەکەی مرۆڤێک و تواوەتەوە. زۆر جا ئیشم لەسەر ئەو بابەتانە کردووە، مەسەرەن جاروە پێکەری مەسەرەن ئافرەتێکە توێت و جاروای بەسەر بناڵێکە جاروایە ئینسانێکی بەتەمەن. لەبەرەوەی حتا باڵندەکان حتا ئەو ئاژەڵە کێویانە ئەوانش بەرکەوتە بوون، ئیش مەسەر ئەوانەش کردووە بە شێوەیەکی گشتی لەسەر کاریگەری چەکی کیمیاویەکە مەسەر جەستەی مرۆڤەکان کە لە کوردستانە ڕوویدا و ئاشکرا لای هەمومان. بەڵێ دکتۆر تا چەند هاوکاری لە نێوان هونەرمەندان هەیە لەوێ، لە نێوان شێوەکاران، لە نێوان وێنەکێشان، تا چەند هاوکاری هەیە بۆ دروستکردنی و ئەو بەرهەمانەی کە لەوێ دروستیەکە؟ هاوکاری هونەرمەندان کەسێ و ئیشی خۆیە کات. ئەگەر کەسێک پێویستی بە هاوکاریەک بێ مەسەن یارمەتیدانێک بێت، ئەوانە یارمەتیەک لێدەن، مەسەن جارێک بە تایبەتیشی پێکەریشی قورس کەسێک مەسەن هەڵناگیر ناگوازرێتەوە.
هاوکاری یەکتری ئەەکەن هەتا هاوکاری مەسەرەن لە پەنە جار مەسەر لە بینینیشی یەکتریە جار وایە مەسەرەن هونەرمەندی حەزەکە ئیشەکەی ببینێ حەزەکەم ئیشەکەم ببینی بزانە و تۆ چۆن ئەیبینیت یعنی ڕای یەکتری وەرەگەن حتا لە بینی ئیشەکان و لە کاتی ئیشکردنە سێری ئیش یەکتریەکەن و ڕای خۆیان دەرەبڕن بەرامبەر ئیشی بەرامبەرەکەی. دکتۆرە ئاماژە پێدا کە لە ڕۆژی شەمەوە چوارەمین سیمپۆزیۆمی سلێمانی دەستی پێکردو من دەمێ بزانم تاوەکو کەی بەردەوام دەبێت. ئەمڕۆ ئاخر ڕۆژە ئیشکردن وەکو ئیشکردن ئەمڕۆ ئاخر ڕۆژە هونەرمەندەکان لێرە ئیشەکەن بەڵام کول لە 20 مانگ ئیشەکان نمایش دەکرێت لە هۆڵی نیشتمانی ئەم نسوورەکە. کاتە دەبێت هەموو هونەرمەندان ئەمڕۆ تاوی کارەکانیان بگەنن بە کۆتایی؟ ئەمڕۆ بەڵێ ئەمڕۆ تاوا بکارەکەن لە ڕۆژی جمعی ڕابردوو ئیشی لەکەن تاوەکو ئەمڕۆ تر کۆتا ڕۆژە کارکردە لێرە تەواو بێت ئەمێنێت بۆ نمایش ئەمجا ئیشەکانە گوازرێتەوە بۆ مۆزەخانە بۆ نمایشکردنی. باشە ئێمە کە سەردانەکەین ینی بەرهەمەکە بە ئامادەکراویە بینین ینی ئەوە نبینین کە چۆن گوازراوەتەوە چۆن دروست کراوە ئەم بەرهەمە ئەم کارە هوەریە ینی لە ڕووی گواستنەوە هیچ کێشێکتان بۆ دروست نابێت گواستنەوە بۆ مۆزەخانەکان بۆ پێشنگانی کە لەوێ دایانێت. بە بڕای من کێشێکی وا دروست نابێت چکە ئامادەکاریە کراوە بۆی بۆ شێوەیەک بۆ گواستنەوە بۆ دانانی و هۆڵەکەشە لێ هۆڵێکی فراوانە جێگەی شەکانی باسانە بێتەوەتە و گرفتێکی وا نبینم لە ئێستا چکە هونەرمەندەکان ئێستا ئیشی خۆیان کردووە و زۆرێکیان بەزان خۆشحاڵ نکە مەسەرەن یەکەم جارە دێن بۆ ئێرە سەنەژاری سلێمانیە بینن و کوردستانە بینن و بە شوێنێکی خۆش و شایستە و ئەوانەیە بینن و پێیان خۆشەکە هاتوون بۆ ئێرە هەندێکشیان بۆ جاری دۆمە هاتوونەتەوە بە ئێرە و ئاشنایەکیان هەیە لەگەڵ کەلتوری ئێرە لە کاتی پشوەکان ئەچنە بازار مەسەرەن پێیان خۆشە و شوێنان نەبینن هەندە شوێنی کەلتوری و ناو بازار و تەعامل لەگەڵ خەڵک و ئەوانە ئەوەشیان وەک خاڵێکی ترەوەشیان پێ خۆش بۆ ئەوان وەکو قسەم لەگەڵاکردن. دکتۆر تۆ لە نزیکەوە بوویت و ئیشەکانە بینیوە وردەکاری تابلۆکانە بینیوە وەکو ئاماژەش پێدا کۆمەڵێک کەسی بیانی بەشدار بوون لەم سیمپۆزیۆمە من دەمەوێت بزانم کارەکانی ئەوان خۆی لە چیا بینیوەتەوە ئایا لە کولتوری کوردی کاریان کردووە خودستویانە کولتوری ناوچەی خۆیان بێن و لێرە نمایشی بکەن. ئەوان هونەرمەند ئەوان بەسەر بەسانە ئیشیان کردووە جارێ هونەرمەندێک ستایلێکی بچێتە هەر وڵاتی ئەو ستایلە ئیشەکاری سە من ئەگەر بچمە سوید بووە نمونەمەکە نمایشی شەکان بکەم لە کوردستانیشە بم من بابەتێکم ئیش لەسەر یەکەم وەکو باسم کرد ئەویش ئەوەیە کە من بە خەڵکی پیشان بنەوەی داهاتی پیشان بم بە وڵاتانی تر پیشانی دەمە کەمە ڕۆژە ڕۆژان ئەم وڵاتێکی مەباران کراوە ئەوان ستایلێکی تایبەت بەخۆیە ئیشی تیاکات جاری وایە ینی تعبی لە ناخی خۆیە کات تعبی لە ناخی خۆیە کات مەرج نییە یانێکە لە وڵاتێکەوە هاتووە بەسەرەن کەلتوری وڵاتی خۆیان تەنیا بێ پیشانی دابێت و هەشە مەسەلەن هەنێ وردەکاری هەن مفردات هەیە هەنێک حکومات چۆن لێرە چاوەزار و هەنیشتمانی لە تابلۆکانە جار هونەرمەندی بەکارێنێت هەیەە مەسەرەن هەنیشتی تایبەتە بەخۆی بەکارێن ناو تابلۆکانە بەڵام بە شێوەیەکی گشتی هونەرمەند چۆن بێوێت تعبی لە بابەتێ بکات بەو شێوە ئیشیان کردووە کە خۆیان یانەوێت و زۆربەی ئیشەکانش ئیشی هاوچەرخن. باشە دکتۆر ئەم پەیوەندی لە نێوان ئێوە هونەرمەندانی دەرەوە چۆن دروست بووە؟ مەبەستە پەیوەندەکان بوو؟ بەڵێ ئەو پەیوەندیە چۆن دروست بوو هاتوونەتە ئێرە؟ پەیوەندەکان لە ڕێگەی کاک بەختیار سەعید لەو بوارە بەڕاستی پەیوەندێکی باشی هەیە لەگەڵ هەندێک لە ڕێکخراوەکانە و لە دەرەوەش لە ڕێگەی کۆنسڵەکان و پەیوەندیان کرد بە چەند کەسێکەوە کە کارێکی وا ئەکرێت لە کوردستان ئەوانش پەیوەندیان کردە لەو حتمەن بە هونەرمەندەکانەوە بەو شێوە پەیوەندەکە دروست بووە و کەسانێکن لەو بارە ئیشەکە هەندێک ڕێکخراو هەیە و ڕێکخراوی سیدیۆوانە ئەوانی کە یارمەتیان داوە لێرە و ئینەکانیان دانراوە ئەوانش یارمەتی دەربن مەسەڵەن لە دامینکردنی هەنێشت بۆ هونەرمەندەکان لێرە کە ڕۆژانە پێویستیان پێێتی. دکتۆرەکو خۆشە ئاماژە پێدا هونەرمەند هەریەکە و ستایلێکی و هەریەکە و لە بوارێکدا ئیش دەکا و زیاتر لە ئێستادا بە هونەری هاوچەرخ کاریان کردووە دەمەوێت بزانم ئەو بابەتانە چین بێگومان هونەری هاوچەرخیش پێویستی بە بابەتێکە بۆی کاری لەسەر بکرێت زیاتر و بابەتانە چین کە ئێوە ئیشتان لەسەر کردووە وەکو خۆ ئاماژە پێدا لەسەر بەرکەوتەی کیمیایی ئیشە کردووە دەمەوێت بزانم کەسێکی سویدی چۆن بیری کردوێتەوە لەسەر چی ئیشی کردووە.
بە شێوەیەکی گشتی زۆربەی هونەرمەندەکان کەوەکو نەک هەمویان لەسەر ئینسان ئیشیان کردووە لەسەر مەسەلەن ئینسان بە شێوەیەکی گشتی تر نێربێ بەسە پیاوە بیاژن بیان مناڵ بێت یعنی ئینسان بۆتە با بڵێن سنتەری شەکانیان ئیشان سەر کردووە بەڵام وەکو پابند نەبوون بۆ ئەو قیاسات هونەریەکە لە ڕابردۆ هونەری کلاسیکەوە نەبووە پابند بوون بۆ بە ناخی خۆیان کە چیان پێ خۆشە چۆن دروستی بکەن بێ گوێدانە مەسەلەن هەنێ بەها و مەسەلەن ئەکادمیکە پێشتر پێڕەوەکرات ئەمان ئاجاتە ئەوە تعبیر بکەن لە ئینسانەکان و لە ناخی خۆیان زۆر باشە دکتۆر دوا قسە چییە دەتەوێت چ پامێک بگەێنی و گرنگی با بڵێن ئەمە بۆ لایەنی ئەوەی کە ئەم کارە هونەریانەوە کە خەڵک لە دەرەوە بێت و سێری کارە هونەرەکانیەوە بکات گرنگی بۆ شاری سلێمانی چییە؟ بن پامەوەتانی حەزەکەم زۆربەی خەڵک ببینێت ئێمە کاتی خۆی لە نزیکی ساڵی 2005 بوو لەگەڵ هونەرمەندانی سویدە پیشانگایەکمان کردەوە سویدەکان زۆر میانی سەرسام بوون بە ئیشی کارە هونەری کوردیەکان دوایی لە ئەعلامەوە بڵاویان کردەوە ئەویان وت کە هیواداری هونەرمەندانی کورد سوود وەرگن لە هونەرمەندانی سوید ئەوان زیاتر مەجووم بە کارەکانی هونەرمەندە کوردەکان دەکوم مەلازم کرد زۆر سەرسام بەکارە هونەریەکان هیوادارم ئەوەی کە من ئەمێ بڵێم جەماوەر خەڵک لەم شارە لە کوردستان بە شێوکیشە تا بۆیە کرێ ببینێت کە خۆی بەراوردکاری دروست بکەنەوە هونەرمەندانی دەرەوە هونەرمەندانی کوردستان چکە کارێکی هونەری دەکرێت کەسێک لە لادێکە کارێک هونەری پێ بچێتە هەموو عالەمەوە بینیمان نەجی مەحفوظ لە کۆڵانەکەی خۆیان زۆر نەچوە دەرەچوونە هەموو عالەمە جایزەی نۆبڵی وەرگرت هونەرمەندێک کوردیش هیچی کەمترین لە هونەرمەندێکی سویدریان بەریتانی ئەوانە لەوانەیە لایەوان هەنێک کەرەسەوە هەنێ ئەجزاوی سوودی لێوەرگرت لە ئێمە کەمتر بێت گینا وەکو بیر و بیرکردنەوەکو 150 من هونەرمەندانی کورد بە ئاستی هونەرمەندانی وڵاتانی ترەبینم دکتۆر بەیانمانی پێکەرساز و مامۆسای زانکۆ سوپاس کە لەم تۆری بەیانی باشکوردستان لەگەڵماندا ئامادە بووی زۆر سوپاس بۆی باش خۆشەویستان لە بەیانی باشکوردستان بەردەوام دەمین لەگەڵتانە بەڵام لە ئێستادا و چانی گوێردەگرین و دێینەوە